دێتەوە بیرم ڕۆژی 14 مانگی کانونی دووەم بوو. بەتەنیا من و دایکم و باوکم لە ماڵەوە بووین. دایکم خەوتو بوو. باوکم لە خەوەستا بێدار بووەوە پێم گوت دەچمە سەر کارەکەم. گوتم دەچمە تەلعەلۆ ماڵی هاوسەرۆکی کانتۆن. باوکم گوتی من خوازیاری ئەوەم نەچن چونکە شوێنەکە زۆر دوورە و مەترسیدارە. وەرزی زستانە و ڕەنگە باران ببارێت. مەبەستی ئەوە بوو کە بۆ ئێوە پێویست نییە بچن. ئەو پێداگری کرد بەڵام من گوتم هەر دەچین و ئێستاش هاوکارەکەم فەرهاد دێت. کەمێک چوومە باڵکۆنەکە و چاوەڕێی هاوڕێکەم فەرهاد بووم. چاوم لە ڕێگەی هاتنی ئەو بوو. دەمڕوانیە قامشلۆ سەیری هاتوچۆی ئۆتۆمبیلەکانم دەکرد. جوڵانەوەی خەڵک. کاژێر نۆی بەیانی سواری ئۆتۆمبیل بووم. کامێرا و لاپتۆپ و ستاند و هەموو کەلوپەلەکانمان پێبوو. یەکەم بازگا کە پێیگەیشتین بازگەی ئاسایشی قامشلۆ بوو. ڕێگەکە تەناهی بوو. ڕۆیشتین. من لەناو ئۆتۆمبیل خەوتم و فەرهادیش لێی دەخوڕی. لە شوێنێک چاوم کردەوە بینیم فەرهاد لەگەڵ هاوژینەکەی قسە دەکات. ئێمە لەسەر ئەو ڕێگەیە بووین و منیش خەوتمەوە. ئاگام لێ بوو فەرهاد بانگم دەکات و دەڵێت هەستەوە. چاوەکانم کردەوە بینیم ئۆتۆمبیلێک نزیکەی 5 مەتر لە پێش ئێمەوە وەستا بوو. ئاماژەی بۆ فەرهاد دەکرد بوەستێت. ئۆتۆمبیلێکی تۆیۆتا بوو. 4 کەس بوون و چەکیان پێبوو. چەک و دەمانچەیان پێبوو. نارنجۆکیان بەخۆیانەوە بەست بوو. پشتێنی خۆتەقانەوەشیان پێوە بوو. دیار بوو کە کەسانی خۆکوژ بوون. یەکێک لەوان هەنگاوی ناو ڕۆ و ئۆتۆمبیلەکە هات. ڕاستەوخۆ گوتی بەرەو کوێ دەچن. منیش گوتم بەرەو ناوچەی دەرهێنانی سوتەمەنی دەچین. بە زمانی عەرەبی گوتی شێوەتان لە شێوەی کارکەرانی سوتەمەنی ناچێت. بەڵام شێوەی ئێوە لە شێوەی ئەوان ناچێت. لە جلوبەرگی ئێمەوە دیار بوو کە لەو کەسانە نین کە کاری سوتەمەنی دەکەین. سەیری کوشنەکانی دواوی کرد و بینی کەلوپەلەکانی ئێمەی لەسرە. جلوبەرگەکانی کار ئێلەگی ڕوودا و گوتی ئەمانە چین؟ ئەم کەلوپەلانە چین؟ بەیەکەوە گوتمان ئێمە ڕۆژنامەوانین. هەرکە گوتمان ڕۆژنامە نووسین دەرگای ئۆتۆمبیلەکەی کردەوە و لە دواوە سوار بوو بە بێتەل قسەی لەگەڵ ئەو کەسانە کرد کە لەگەڵیدا بوون. گوتی با بڕۆین. ئەو گروپە سواری ئۆتۆمبیلەکەیان بوون و لە پێش ئێمەوە ڕووی لە تلحەمیس کرد و ڕۆیشت. من و فەرهاد و ئەو داعشەماینەوە کە لە دواوە سوار بوو. بێگومان دەستی لەسەر پشتێنی خۆکوژی بوو. ڕووی دیار نەبوو چاوەکانیمان دەبینی. بەڵام بە زمانەکەیەوە دیار بوو خەڵکی ناوچەکە بوو. خەڵکی پارێزگای حەسەکەیە. گوتی هەر جوڵێک بکەن خۆمتان پێدا دەتەقێنمەوە. بێگومان ئێمەش نەمانتوانی هیچ جوڵەیەک بکەین. گوتی دەی ئۆتۆمبیلەکە باشۆ. فەرهادیش ئاژوشتی گوتی کوانێ مۆبایلەکانتان؟ ئێمە مۆبایلەکانمان پێدان. هەوڵماندا پاسوۆرت یاخود بەرنامەکانی ئینتەرنێت لەنێو مۆبایلەکانماندا بسڕینەوە. بەڵام نەمانتوانی. لە ڕێگا فەرهاد کەمێک پێی لەسەر بانزینەکە سووک کرد. من پێم گوت هیچ نییە. مەترسیەک لە ئارادان نییە. خۆت مەترسێنە. کە زانی ئێمە بە کوردی قسە دەکەین بۆکسێکی لەسەری مندا. بۆکسێکی لەسرمدا و گوتی بە کوردی قسە نەکەیت. نزیکی 15-20 کیلۆمەتر ڕۆیشتین. گەیشتینە خاڵێکی پشکنینی داعش. نزیکەی 20 کەس لەوێ بوون. ئێمەیان برد و خستینیانە ژوورێکی قوتابخانەیەکەوە. دوو لەوان هاتنە ژوورەوە و دواتر کەسێکی تریش هات. دیار بوو ئەو بەرپرسیەوان بوو لەوێ کە پێی دەڵێن ئەمیر. لاپتۆپ و مۆبایلەکانمانی کردەوە و هەموو شتەکانی ئەمەی بینی و نەمانتوانی حاشا لە هیچ شتێک بکەین کە بڵێن ڕۆژنامەوان نین.
هەموو شتێکمان پێ بوو. پشکنی وێنەکانی ئەمەی بینی لە بەرەکانی جەنگ. بۆوانی دیکەی دەوروبەری گوت بیان بەنە زیندانی تەلحەمیس. دەستەکانمانیان بەست و چاویان بەستین و ئێمان خستەوە هەمان ئۆتۆمبیل. ئۆتۆمبیلەکەی فەرهاد. ئێمە لە دواوە سوار بووین و یەکێک لەو داعشانە لەگەڵمان سەرکەوت و ئۆتۆمبیلەکەی لێ خوڕی بوو ئەوەی بەرەو زیندانەکە بمان بات. بێگومان نەمان دەزانی شێوەی زیندانەکە چۆنە و ڕێگاکە چۆنە. ڕۆژ بوو کاتژێر یەک یان دوای نیوەڕۆ بوو بەرەو زیندانی تەلحەمیس دەیان بردین. بەڵام چاوەکانمان گیرا بوون و هیچمان نەدەبینی. لەو کاتەی کە لە ئۆتۆمبیلەکە دابەزین تاوەکو گەیەنرانە زیندانەکە هەستمان کرد زیندان ماڵێکە بە تەواوی کەپ و بێدەنگ بوو. دەنگی خەڵکی سڤیل و ئۆتۆمبیل نەدەهات. دەنگی هیچ شتێک نەدەهات. بردینیانە نێو زیندان. بێگومان ئێمە بەردەمی خۆمان نەدەبینی. کەسێک ڕاپێکی دەکردین. من کە چاوم کردەوە زیندان تەواو تاریک بوو. هەروەها زیندانیەکیش لەوێ دانیشت بوو. دواتر دەرگایان داخست و گوتیان هەرگیز بەیەکەوە قسە نەکەن. گوتیان هیچ کەستان لەگەڵ ئەوی دیکە قسە نەکات. دوای نیو کاژێر هاتن دەستیان بە هەڕەشە کرد. سەرتان دەبڕین، لاشەتان فڕێدەدێنێ سەر ڕێگا، لاشەی بێسەرتان دەنێرینەوە بۆ ماڵەکانتان. هەندێک جار دەیانگوت فیشەک بەسەرتانەوە دەنین. دەستیان بەو هەڕەشانە کرد. دەیانگوت ئێوە لە سەرزەمینێک دەژین سەرزەمینی کوفرە، خاکی ئیسلام نییە. ئەم هەڕەشانەیان دەکرد. بووە ئێوارە و بانگی منیان کرد. گوتیان هەستە. سەرەتا دەسوچاویان شەتەکدام و منیان برد و بردمیانە ژوورێکی تر لە پاڵە و ژوورەی کە چێشتخانە بوو کرا بووە زیندان. من لەسەر عەرزەکە دانیشتم. دیار بوو کە لێپێچینەوەیە. نەمدەزانی شتێک هەیە بەناوی لێپێچینەوە. دەنگوت ڕاستە و خۆ دەمان بەنە سەر شەقامەکە و سەرمان لێ دەکەنەوە. نەمدەزانی ئەو ڕێو شوێنانە دەگرنەبەر. لێپێچینەوە دەستی پێکرد و گوتی ناوت بڵێ. ناوی دایکت، ناوی باوکت، خەڵکی کوێی؟ گوتم خەڵکی قامشلۆم. لێیدام. گوتی بۆچی دەڵێ قامشلۆ ناڵێ قامشلی؟ کە بینیم بەو عەقڵیەتەوە هەڵسوکەوتم لەگەڵ دەکات لەمەوە هەرچی تۆمەتێکی دەدایە پاڵم ڕەتم نەدەکردەوە. نەمدەگوت نا. بیرمنەوە دەکردەوە چۆن هەواڵ بە ماڵەوە بگەینین خێزانەکانمان، کەناڵەکەمان ئاگادار بکەینەوە کە لەلایەن داعشەوە گیراوین. ئێمە نەخەوت بووین، تەنیا چاوەکانمان داخست بوو. بووە ڕۆژی 16 مانگی 12 ڕۆژی دووەم بوو. لە زیندانی تەلحەمیس کەمێک لیان داین. دەیانگوت ئێوە کافرن و لایەنگری کافرەکان دەکەن. ئێوە کارێکی ئەلمانی دەکەن بۆ دژایەتیکردنی بەرفەراوانبوونی موسڵمانێتی. گەنجێکیان هێنایە ژوورەوە. ڕاستەخۆ بەرە ڕووی چووم. پێی گوتم قسە لەگەڵ من مەکە. گوتم بۆچی؟ گوتی پێیان گوتم قسە لەگەڵ هیچ کەسێک نەکەم. گوتم نا، لە نێوان خۆماندا دەبێت. پرسییم مەسەلەی تۆ چییە؟ گوتی هیچ نییە، تەنیا لێپێچینەوەیە کە بۆچی دەمەوێت لە تەلحەمیسەوە بچمە قامشلۆ. گوتم ئێمەش خەڵکی قامشلۆین، ئێمە ڕۆژنامەبانین و ئێستا دەستگیر کراوین. گوتم دەتوانی ماڵەوەمان ئاگادار بکەیتەوە؟ ژمارەی خۆمت پێ دەدەم. قەلەم و لاپەڕەمان نەبوو، لاپەڕە و قەڵەم نەبوو. گوتم دەتوانی ماڵەوەمان ئاگادار بکەیتەوە؟ گوتی باشە. هەرواش دوای دوو کاژێر ئەو کەسە لە زیندان دەرچوو. ڕۆژە دوشەمێ سەعەت 11 ڕۆژە 15 ماها 12 2014 پەیامنێرەك و وێنەگرێکی تۆرەمەدیایی یاڕووداوێ bi navê Ferhat Hemo û Mesûd Aqîl ji aliyê hêzên dewleta îslamî ve li ser riya navdewletî ya di navbera Qamişlo û Tilkoçerê de hatine girtin. Ev her du hevkarên Rûdawê li ser riya Tilkoçera Rojavayê Kurdistanê bûn ji bo amedekirina vî tiyekê. Li gora zanyariyên li berdestê me li ser 4 rêya حسو رتله لباشور ناحیه چل آغا لسریا ناف دولتی یا دنافبرا تلکوچر و قامشلو دا جعالی هزین دولتا اسلامی واحات نگرتن و تیماروداوی به شیوه کی فریلانس و وک دو کسین به آلی کار لگل روداوی دکرن و هر دمه به آوه کی پیشیانه و به آلیگری خو روزنامه‌گری یا خو د تورامدیا روداوی دا کار دکرد. جبو و یکیجی گلک جاران جالی هزین دستلات نافچه و روبروی گواش و زختن زیده هاتنه. تورامدیا یا روداوی دوزا آزاد کرنا وان هر دو هفکارن خود که و ده همان دمه دا داخواز جعشیرتن نافچه جی دکه که رولک باش جبو آزاد کرنا وان هر دو هفکارن روداوی ببینن. تورامدیای روداوی روژا 17 ماه 12
رواندنا پیامنر تلویزیون رودا و فرهاد حمو کامرامان مسعود عاقیل جهیل داعش و د چاپمنیا ترکیه د جه کی گرین گرت پشتی کنوچه رواندنا هر دو خبرکارین تلویزیون رودا و هات آشکار کردن د سری د تلویزیون وک ام تی وی خبر ترک و روزنامه وک ستار akşam radikal milliyet yeni şafak malpera BBC beşa Türkiye cehdane nuçe rojname akşame nuçe bi serna ve Daesh li Suriye de rojnamevan ravandın ragahand xondevanên xwe rojnamaya milliyetê jî piştî ku derbarê şerê li hemberê Daeshê li Şengalê tê kirin de agahiyek berfireh daye di nûçeyê de behsa ravandina peyamnêr Ferhat Hemo û kameraman Mesud Aqil dike. Malpera televizyona Brîtanî BBC'ye beşa Tirkî jî daxuyaniya televizyona Rûdawê kiriye nûçe û diyar dike ku rêveberiya televizyonê ji bo serbestberdana xebatkarên xwe bank li eşîrên ereban kiriye. Heman nûçe bi heman awayî di gelek malperên Tirkiye û saziyên ragihandina Kurdan de jî weke nûçeyeke lezgîn hate belavkirin. بێگومان ئێمە هەر چاوەڕێی ئەوە بووین بمرین چاوەڕێ بووین کە سەرمان ببڕن نوێژکردن بە زۆر بوو بەر لە نوێژی بەیانی نیوەڕۆ یان عەسر یان ئێوارە یان شێوان دەهاتە بەر دەرگای زیندان و لێی دەدا و دەیگوت هەستن نوێژ بکەن نوێژی بەیانی زوو هاتن منیان برد هەروەها فەرهادیشیان برد دەستەکانی ئێمەیان لە دواو بەیەکەوە گرێدا و چاوەکانیشیان بەستین دیسانەوە ئێمەیان خستەوە نێو ئۆتۆمبیلەکەمان ئۆتۆمبیلی فەرهادی هاوڕێم کەسێکیش لەگەڵ ئێمە سوار بوو کەسێک کە بە کوردی قسەی دەکرد ئەو ئۆتۆمبیلەکەی لێ دەخوڕی و من و فەرهادی هاوڕێشم لە دواوە بووین ئێمەیان بردە شوێنێک کە نەمان دەزانی کوێیە قسەیان لەگەڵ دەکردین پرسیاریان دەکرد دەیانگوت دەبێت گوێ بە مسڵمان بوونی خۆتان بدەن وێنەی خزم و کەسەکانی ئێوەمان بینی بۆچی کەسەکانتان حیجاب ناکەن مەگەر ئەوان نازانن خوددا فەرمانی بە حیجاب کردووە چۆنە نازانن نوێژ بکەن لەم جۆرە پرسیارانە ئێمەیان بردە شوێنێک کە نەمان دەزانی ئێمە دەبەنە شارۆچکەی شەدادیە شەدادیە لە ژێر کۆنتڕۆڵی داعشدا بوو لە شەدادیە ئێمەیان بردە شوێنێک پێی دەڵێن مەحکەمەی شەرعی گوتیان ئەوان ڕاستەوخۆ ببەنە ئەو مەیدانە مەیدانەکە ئامادەیە و سەریان ببڕن گوتیان بە سەربڕێک ئامادە بێت بۆ ئەوەی هەر ئێستا سەریان ببڕن کە گوتی بیان بەنە مەیدانەکە من پاڵم بە پاڵی فەرهادەوە بوو پێم گوت براخوات لەگەڵ ژیانی ئێمە تاوەکوێرەیە و کۆتایی دێت دیار بوو شێوازی قسەکردنەکەی تونسی بوو ئێمەیان خستنێ ئۆتۆمبیلەکە و بە خێراییەکی زۆر ڕۆیشت ئێمەیان برد نزیکەی دەخولەک لێی خوڕی دواتر لە شوێنێک وەستا ئێمەیان دابەزاند و هەستم کرد دەمان بەنە نێو ماڵێکەوە ئێمەیان ڕادەستی دوو کەسی دیکە کرد کە بە شێوە ئاخاوتنی عەرەبی ناوچەکە قسەیان دەکرد بینیم ئەوە مەیدانی سەرپەڕاندن نییە مەیدانی هەڵواسی نییە مەسەلەکە چییە ئێمەیان هێناوەتە ماڵێک دیار بوو ئەو ماڵە زیندانە چاوەکانمان داخرا بوو دەستەکانمان لە دواوە بەسترا بوون ویستیان بە کامێرەی خۆمان وێنەمان بگرن و مایکیان لە بەردەممان دانابوو وێنەیان دەگرتین بێگومان سوکایەتیان پێدەکردین کە چۆن دەمانەوێت دەستمان ببڕن قاچمان ببڕنەوە سەرمان پەل بدەن زیندانەکە چوار ژووری بچووک بوو لەگەڵ ژوورێکی گەورە فەرهادی هاوڕێمان خستە ژووری دووەم منیشان لە ژووری سێیەمدانە سەرنجی ژوورەکەمدا زۆر تەنگەبەر بوو لەگەڵ من نزیکەی 6 کەسی دیکەی تێدا بوو کاتێک چاوم بە ڕیشی درێژ و ڕووی زەردی ئەوان کەوت بینیم ماندوون و دەترسن کە چاوم بەوان کەوت وەک چۆن بڵێ داڕ و خام
ئەوان ڕەنگ بێ چەند ساڵێک بێت لێرە بن، بەڵام کاتێک بەرپرسی زیندان لە دەرگا دەدات و دەرگا دەکاتەوە دەبا هەمویان ڕویان بکردە دیوارەکە، نەدەبوو کەس ئاور لە زیندانوانەکە بداتەوە و سەیری بکات. دیار بوو هەندێک لەوان سڤیلن، سڤیلی ناوچەی شەدادیە. کەسانی دیکەش ئەندامانی داعش بوون. بێگومان من پێشتر نەمدەزانی داعش ئەندامانی خۆشی زیندانی دەکات. منەوەم تێبینی کرد کە نیوەیان داعش و نیوەی دیکەش خەڵکی سڤیلن. لەو کاتەدا یەکێک لە زیندانیەکان قەڵەمێکی پێبوو، توانیمان نامەیەک بۆ ماڵەوە بنووسین. بێگومان جلوبەرگ و پەنتەڕۆن و جلەکانمان بەپێی خواستی ئێمە نەبوو. کاوبۆی جینسمان لەبەر بوو، داعش دەیگوت ئەوانە تەسکن و حرامن، دەبێ پانتۆڵی فراوان لەبەر بکەن. گوتمان هیچ جلوبەرگێکمان لەلا نییە، بێژامەی فراوانیان بۆ هێناین، بۆیان هێناین و گوتیان ئەو پانتۆڕۆنەتان لەبەر نەبینین. ئێمە پانتۆڕۆنەکانی خۆمان پێچایەوە و خسمانە نێو کیسێکەوە. دوای ماوەیەک یەکێک لە زیندانەکان ئازاد بوو. پێمان گوت هیوادارین ئەمە بگەینیتە ماڵەوەمان. هەر کەسێک لە زیندان ئازاد بووە کیسی کەلوپەلەکانی هەبوو. ئەویش چونکە ماوەیەکی زۆر بوو لە زیندان بوو کەلوپەلی هەبوو. کاتێک کە بانگیان کرد گوتیان کەلوپەلەکانی شت لەگەڵ خۆت بێنە. ئێمە دڵنیا بووین یان ئازاد دەبێت یان دەیبەنە زیندانێکی دیکە. کاتێک کەسێکیان دەبرد و کەلوپەلەکانیان دەمایەوە دەمانزانی یەکسەر دەیکوژن. دواتر ئەو داعشانەی دەیان برد دەهاتنەوە و وێنەیان لەسەر مۆبایلەکانیان نیشانی ئێمە دەدا. دەیان گوت وەرن بڕوانە هاوڕێکەتان چۆن کوشتمان. ئێمەش دەکەوتینە نێوبارێکی دەرونی زۆر خراپ. بۆ هاوڕێکەمان دەگریاین. دەمان گوت چۆن 5 دقیقا بەر لە ئێستا نیو کاژێر بەر لە ئێستا لەگەڵ یەک بووین. بە یەکەوە دەمان خوارد و دەمان خواردەوە. لە یەک ژوور بە یەکەوە دەخەوتین. چۆن کوشتیان؟ دوو ئەندامی داعش کە سوکایەتیان بە من دەکرد دەیان گوت دەکوژرێن و سەرتان دەبڕین. بێگومان ئەوانیش زیندانەوان بوون. دواتر بۆم دەرکەوت کە ئەو دوو کەسە هەردووکیان کوژران، داعش کوشتنی. ئاشکرا بوو کە ئەوان پەیوەندیان لەگەڵ ڕژێمی سووریا هەبوو. 2 ڕۆژ لە تەلحەمیس و ئەو 40 ڕۆژەش لەو شوێنە بووین. هەرگیز لە ماوەی ئەو 40 ڕۆژە سەری خۆمان نەشۆرد. ئاو بەستە بووی. ئەوێش هەنەفی بوون و گەرما و نەبوو، شوێنی خۆشۆردن نەبوو. زستان بوو، مانگی 12 و مانگی 1 بوو. نەمان دەتوانی تاوەکو ئەوەی جەستەی خۆشمان تاڕ بکەین. ئیدی خوڕشت کەوتە پێسمان و نەخۆشی خوڕشتی پێسمان گرت. زیندەوەری بچووک لە لاشەمان دروست دەبوو. بەردەوام خۆمان دەخوراند. لە هەفتەی دووەم لە زیندانی شەدادیە قازی هات. هەموو شتەکانی ئێمەی بینی و پێی گوتین ئێوە مرتەدن. مرتەدی ئێوە بە ئاگامەندیەوەیە. 2 جۆر لە دین دەرچوون هەیە. یەکێکیانەوەی کە لە دین دەرچوو بیت بەبێ ئەوەی زانی بێتت لە دین دەرچووی، کە لە نەزانیەوەیە، کە ڕەدن مجەڕەدە. هەروەها ڕەد مەڵغەد واتە دەرچوونێک کە دەزانی ئەوە دینی تۆیە و دەبێت لەسەر دینەکەت بیت و ئەوە نەکەیت. حکمی ئێمەیدا بە کوشتن. ئیدی چاوەڕێی کوشتنی خۆمان بووین. چاوەنۆڕی سەربرینی خۆمان بووین و پێیان دەوتین خۆتان ئامادە بکەن، گۆڕی خۆتان بەدەستی خۆتان هەڵدەکۆڵن، دەتان کوژین و دواتر وەژێر خاکتان دەنین. بێگومان ئەوم داهاتە بەرچاو کە من چۆن گۆڕی خۆم هەڵدەکەنم، چۆن دەمکوژن.
کەسێک هاتە ژوورەوە لە دوایە ویشەوە جا ئەندامی داعشی لەگەڵدا بوون. دیار بۆ ئەو کەسە پلەی بەرزی بوو، ناوی ئەبوو ئەیوب بوو. ئەو کەسە کەسی دووەم بوو لە دوای ئەبوو بەکر بەغدادی. ئەو بەرپرسی لێکۆڵینەوەی گشتیە لە نێو زیندانیەکاندا. لێکۆڵەر پێی گوت ئەمانە هەردووکیان ڕۆژنامەنووسی کوردن کە نزیکەی مانگێک دەبێت دەستگیرمان کردوون. گوتی ئەوانە بۆ من بنێرنە ڕەقا. گوتی ئێمە ئەوان ئازاد ناکەین، نایان نێرینەوە ماڵەوە. ئێمەیان بەرەو ڕەقا برد. لە ماوەی 24 کاتژێردا 20 کاتژێر دەنگی فڕۆکە دەهات. بۆیە بەردەوام جێگۆڕکێ لە نێو زیندانەکان دروستە بوو. بۆیە زیندانەوانیان بە شەو لە شوێنێکەوە دەبردنە شوێنێکی دی. ڕێگەیەکی درێژمان گرتە بەر کە کاژێرێک تاوەکو و 2 کاتژێر دەبوو. گوتمان ئیتر مەترسی کوشتن نییە، چونکە گوتمان ئەوە بە ڕێگەیەکی درێژدا دەڕۆین. دەمان بەنە ڕەقا. ڕۆژی یەکەم کە گەیشتە زیندانی ڕەقا یەکسەر ئێمەیان بردە ژوورێک، شوێنێک و تەسویریان کردین. گوتیان هەر یەکتان بڵێن من باشم و تەندروستیم باشە و لە لای دەوڵەتی ئیسلامیم. لێکۆڵینەوەیەکی خێرایان کردوین و ئێمەیان خستە زیندانەوە. هێشتا دەست و چاومان بەسرا بوو. لەبەر دەرگا وەستاین. دەرگایەکی ئاسم بوو. گوتی کەی دەرگاکەم داخست ئەو کاتە چاوەکانت بکەرەوە. سەیرم لەوە دەهات کە ژوورەکە زۆر بچووک بوو، 2 مەتر بە مەترونی وەک بوو، کە پێی دەڵێن زیندانی تاکە کەسی لە زیندانی یاریگای ڕەش. ئەو زیندانە لە لای داعش بە زیندانی ناوەندی یان خاڵی 11. بەم دواییانە ناوەکەی گۆڕا بووە خاڵی 3. هەڕەشەی کوشتن بەردەوام لەسەر مرۆڤ هەیە. ئەگەر کوشتنەکەت بەدەستی داعش نەبێت مەترسی بردومانی فڕۆکە هەر ساتێک لە ئارادایە. من بەتەنیا لە زیندانی تاکە کەسیدا مامەوە. لە 23 مانگی 1 لە زیندانی تاکە کەسیدا بووم. من گەیشتمە قۆناغێک لەگەڵ خۆم قسەم دەکرد. کەس نەبوو قسەی لەگەڵدا بکەم. هیچ شتێک نەبوو بیکەم. کاژێرێک لێم دەبووە ساڵێک. ڕۆژی 2 جار خواردنیان بۆ دەهێناین. 2 ژەم، ژەمێک دوای نوێژی نیوەڕۆ و ژەمەکەی دیکەش دوای نوێژی مەغریب. سنەت بوو ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە ئەوانەی لە نێو زینداندا بوون بە ڕۆژوو بن. بۆیە خواردن دوای نوێژی مەغریب درەنگ دەهات، چونکە بە پێی سنەتی پێغەمبەر زیندانەوانەکان هەمویان بە ڕۆژوو بوون. من لە زیندانێکی تاکە کەسی و فەرهادی هاوڕێشم لە زیندانێکی تاکە کەسی دیکەدا بوو لە دووری من لە تاکە کەسی ژمارە 2 بووم و ئەویش لە ژمارە 11دا بوو. دوای 33 ڕۆژ لە زیندانی تاکە کەسی ڕەقا کە فەرهاد لە زیندانێکم من لە یەکێکی دیکەدا بووم، شەوێک هەستم بە تەپەی پێی چەکدارێکی داعش کرد کە ڕووە و زیندانە تاکە کەسیەکەی منەوە دەهات. زانیم کە پەنجەرەکە دەکاتەوە و دەستم بۆ قورئانەکە برد. گوتم با خۆم سەرقاڵ بکەم. گوتم با نەڵێ بۆچی هەروە دانیشتووی بێ ئەوەی هیچ شتێک بکەیت، بێ ئەوەی زیکری خودا بکەیت، بێ ئەوەی دوعا بکەیت. پەنجەرەکەی کردەوە و یەکەم پرسیار کە کردی ئەوە بوو. گوتی چەندت لە قورئانەکە ئەزبەر کردووە؟ من گوتم زۆرم ئەزبەر کردووە. هەر ئاوا سەیری کردم و
سەیری کردم و گوتی باشە. ڕۆژی 9 مانگی 3 بوو، کاژێر 5 عەسر بوو. دوو چەکداری داعش هاتن، دەرگایان کردەوە، گوتی هەستەوە. منیش هەستام، گوتی دانیشەوە. دانیشتم، فەرهادیان برد، ئەویان برد و دەرگایان داخست. ئەوە دوایین جار بوو من فەرهادم بینی. ڕۆژی 9 مانگی 3 دوایی 4 مانگ ئەشکەنجەدان ڕۆژێک ناڕۆژێک هەبوو. ئەشکەنجەدان بە شەو بوو، دوایی نوێژی شێوان. نوێژی شێوانمان تەواو دەکرد و دەمانزانی کاتی ئەشکەنجەدانە. بە دارێکی لاستیکی بوو، یاخود دەستی ئەمەیان لە دواوە بە زنجیرێک شەتەک دەدا و بە بنمیچەوە هەڵیان دەواسین. واتە ئەم جۆرە ئەشکەنجانە بوو. جارێک هاتن ئەشکەنجەیاندام. یەکێک لە کێبڵەکان بەرچاویلکەکەم کەوت و شکا. من بێ چاویلکە مامەوە. لە نێو ئەو زیندانەی ڕەقەشدا هەفتەی یەکەم کە نزیکەی 24 مانگی 1 ساڵی 2015 بوو. زانیمان کە ئەو فڕۆکەوانە ئوردونیا کە ناوی معاز کەساسی بەبوو، ئەو فڕۆکەوانە لەگەڵ ئێمە بوو لەو زیندانەدا. ئەو کاتەی دەیانهێنا و دەیان برد، دەمانزانی کەسێکی زۆر گرنگ لە نێو ئەو زیندانە لەگەڵماندایە. یەکێکی دیکەشە بوو، پێیان دەگوت ئەبوو ئەحمەد فەڵەستینی. تۆمەتی ئەوە بوو کە سیخوڕی مۆسادە و لەگەڵ من لە زیندانی تاکەکەسیدا بوو. ئەو ماوەی 6 ڕۆژ بوو لە زیندانی تاکەکەسیدا بوو. ئەویشیان کوشت، ئیعدامیان کرد. دەمویست بە هەر شێوەیەک بێت ماڵەوەمان ناگادار بکەمەوە کە من لەو زیندانەدام. من لە زیندانێکی تاکەکەسیدا بووم و قورئانی لێبوو. من لاپەڕە بەتاڵەکانی کۆتایی قورئانەکەم لێکردنەوە و نامەم لەسەر نووسی پێچامەوە و خستمە نێو کیسەی نان و لەسەر دیواری زیندانی تاکەکەسیەوە دامەدەستی ئەو گەنجەی کە لە ڕەقە نیشتەجێ بوو. بڕیار بوو ئازاد بکرێت. لەسەر دیوارەوە دامەدەستی و گوتم بیخەرەوە ژێر پێڵاوەکەت بۆەوەی بتانی لەگەڵ خۆت بیبەی. هیوام بەو کەسە بەسرایەوە کە بتوانێ ماڵەوەمان ئاگادار بکاتەوە. من زۆر ئارام بووم. دڵم داسەکنی و گوتم ماڵەوەمان دەزانێ کە لەکوێن. دوای تێپەڕینی 100 ڕۆژ لە زیندانی تاکەکەسی ڕەقا ئەوەش بڵێم کە من هەرگیز زیندانی بە کۆمەڵم نەبینی، بەڵام هەندێک جار چەکدارانی داعش کەسێکیان دەهێنا ئەو کاتانەی کە فشار لەسەر زیندان دروستە بوو. بووە 1 مانگی 5 2015 100 ڕۆژی من لە زیندانی تاکەکەسی
لە زیندانی ڕقە تێپەڕین. ئەمە بێجگەرە و 42 ڕۆژەی من لە شەدادیە و تەلحەمیز بەسەرم برد. بووە کاژێر هەشتی ئێوارە و خۆر ئاوا بوو. ئەمیری شارۆچکەی مەسکەنە لە زیندان بوو. مەسکەنە سەر بە شاری حەلەبە. ئەمیری و شارۆچکەیە لەگەڵ من بوو لەو زیندانەدا. ئەویش زۆر تۆمەتی لەسەر بوون و لەگەڵ من لە زینداندا بوو. کاژێر هەشتی ئێوارە دوو زیندانەوان هاتن و منیان بردە دەرەوە. منیان بردە شوێنێک، گوتیان خۆت ڕوود بکەوە و ئەو جلوبەرگانە بپۆشە. سەیرم کرد جلوبەرگی پرتەقاڵین. دەمانگوت خۆزگە دەرنەچین، بەڵام ئەگەر دەرچوین خۆزگە ڕۆژی هەینی دەرنەچین. چونکە هەر کەسێک لە ڕۆژی هەینیدا لە ماوەی ئەو 40 ڕۆژەدا بردیانە دەرەوە بەداخەوە کوژران. 40 ڕۆژەکە تەواو بوو، ڕۆژی هەینی بوو. ڕۆژی 23 2015 بوو. دەرگای زیندانیان کردەوە. بەناو بانگیان کردن و گوتیان هەستن. دەست و قاچەکانی منیان شەتەکدان و چاویان گرتم و منیان خستە نێو ئۆتۆمبیلێکەوە. بێگومان نەمدەزانی بەرەو کوێم دەبەن. ئۆتۆمبیلەکە نزیکەی کاژێر و نیوێک ڕۆیشت. گەیشتە شوێنێک. من وامزانی زیندانێکی دیکەیە. زانیم بۆ ئەوەیە کە ترسێک بکەوێتە دڵم و خۆشم نەزانم چی دەکەم. منیان بەرەو زیندانێکی دیکە برد کە نەمدەزانی لەکوێیە، ناوی چییە. منیان خستە زیندانێکی دیکەوە. دوای 100 ڕۆژ لە زیندانی تاکە کەسی دیسانەوە زیندانێکی دیکە و ژوورێکی دیکەی تاکە کەسی. بەڕاستی داڕوخەم. لەنێ ئەو زیندانە تاکە کەسیەدا لاپەڕەی داعش هەبوون. یادەوەری چەکدارەکانی هەبوون لەسەر لاپەڕە و دیوارەکان نووسرا بوون. لەمەوە زانیم من لە زیندانی تەبگام. لەسەر کاخەسەکان نووسرا بوو الدەولە الئیسلامیە فی العێراق و شام ویلایەت ڕەقە قاتع طەبەقە. ئەوێ نزیکەی 60 کیلۆمەتر لە دووری شاری ڕەقەیە. شارۆچکەیەکە سەر بە ڕەقە. ڕەوشی زیندانیە تاکە کەسیەکە زۆر ناخۆش بوو. نەمدەتوانی نانی تێدا بخۆم. ئەوێش بەهۆی مێشولە و ئەو زیندەوەرانە. توالێت هەر لە نێو زیندانە تاکە کەسیەکەدا بوو. لەوێ ڕەوشی تەندروستی من زۆر خراپ بوو. دوای 6 ڕۆژ میری زیندان هات گوتی وەرە کەلوپەلەکانت بێنە. منی بەرەو ژوورێک برد و دەرگاکەی کردەوە. چوومە ژوورەوە و 3 کەسی لەبوون. زۆر دڵم خۆش بوو. گوتم ئیدی لە ڕەوشی زیندانی تاکە کەسی ڕزگارم بوو. 3 کەسەکە دوانیان چەکداری داعش بوون و یەکێکیش سڤیل بوو. خەڵکی تەبەقە بوو. دوای 20 ڕۆژمانەوەم لە زیندانی تەبەقە لە 1 مانگی 5 تاوەکو 21 مانگی 5 لە ژووری 21 مانگی 5 منیان بەرەو زیندانێکی دیکە برد. دیسانەوە هاتن و دەستەکانی منیان کەلەپچە کرد و جلی پرتەقاڵیان کردە بەرم و سواری ئۆتۆمبیلێکیان کردم. دوای 3 کاژێر لە ئاژوشتنی ئۆتۆمبیل گەیشتین. 4 داعش، یەکێکیان شۆفێر و 3 دیکەش شەکدار بوون، لەگەڵ ئێمەدا بوون. دوای 3 کاژێر گەیشتنە زیندانێکی دیکە. ڕیشم زۆر درێژ ببوو. قژم گەیشت بۆ سەر شانەکانم. بێسمێڵ بووم. ئەوەش بڵێم دوای تێپەڕینی 6 مانگ لە زیندانی بوون من ڕووی خۆم نەبینی بوو. ئاوێنەیەک نەبوو خۆمی تێدا ببینم. دەرگای کردەوە. نیشانی دام کە جگە لە من کەسی دیکەی لێ نییە. من چوومە ژوورەوە و کاتێک بەرچاوکەکەی لەسەر چاوەکانم لابرد و چاوەکانم کردەوە بینیم نزیکەی 50-60 کەس لە ژوورێکدان. ڕیشیان درێژ، قژیان بە ماکینە سفر کردبوو. ئاسەواری لێدان بە ڕوویانەوە دیار بوو. ئەو زیندانیانە تەمەنیان لە 12 تاوەکو 8 ساڵی دەبوون. هەمویان پێیان وابوو کە من چەکدارێکی داعشم و چوومەتە نێویان، چونکە بەو شێوەیە و تەرز و ڕیشەوە هەر ئەوە دێتە بەرچاوی مرۆڤ. کاتێک چوومە ژوورەوە و دانیشتم پرسیاری ئەوەیان لێکردم کە من خەڵکی کوێم. گوتم من خەڵکی قامشلۆم. گوتیان تۆمەتەکەت چییە و لەکوێ دەستگیر کراوی؟ من گوتم من ڕۆژنامەوانم و لەسەر ڕێگەی حەسەکە و ترکۆچەر دەستگیر کراوم. ئیدی زانیان کە کوردم. هەندێک لەوان بە کوردی قسەیان لەگەڵ دەکردم. کە زانیم بە کوردی قسە دەکەن درکم بەوە کرد کە خەڵکی کۆبانێن.
ڕۆژاوە. هەمیشە ئەوەمان بەبیر دەهات کەی دەمانکوژن و بە چ شێوەیەک دەمانکوژن، چۆن بمانکوژن و ڤیدیۆمان لێ بگرن. هەمیشە ئەوە بیرکردنەوەی ئێمە بوو، هەرگیز ڕزگاربوون لە بیری ئێمەدا نەبوو. دوای ڕۆژێکمانەوەم لەو زیندانە هاتن دەرگایان کردەوە و بانگیان کرد، گوتیان کوا ئەو ڕۆژنامەوانە کووردە؟ گوتم منم. جلوبەرگی پرتەقاڵیان کردە بەرم و گوتیان ئێمە دەتوین بۆ سەربڕین، ماڵەوەی لە هاوڕێکانی زیندانت بکەوت دەتبین دەتکوژین. هەردوو دەستمیان لە پشتەوە ڕاشەتەکدان و بە شێوەیەکی زۆر توندڕایان کێشم. بردمیان و وا دیار بوو 2/9 لە ژێر زەویەوەین و منیان هێنایەوە 9 سەرزەوی. منیان بردە ژوورێک، مێز و کورسی و 2 کامێرای لێبوون. گوتیان دەبێ بانگ لە کوردان بکەیت کە بتان گۆڕنەوە و بڵێ کە من بەتەنیا لێرە نیم، بەڵکو بەدەیان گیراوی دیکە لێرن لە دەستی دەوڵەتی ئیسلامی داین. گوتیان بۆ هەر لایەک بێت پەیامێک بنێرە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی زیندانیەکان بکرێ. من بانگنامەی خۆم بۆ هێزی یەپەگە و هێزی پێشمەرگە نرد، هەروەها بۆ حکوومەتی کانتۆنی جزیرە و حکوومەتی هەرێمی کوردستان. گوتیان بڵێ کە من بەتەنیا لێرە نیم، بەدەیان دەستگیرکراوی دیکە لێرن. یەکێک لە کامێرەکان لە بەردەمی من بوو، کامێراکەی دیکەش دیمەنی دەستەکانمی وەردەگرت کە چۆن کەلەپچەکراون. نزیکەی 2-3 کاژێر بە تۆمارکردنی ڤیدیۆوە بووین. دیسانەوە منیان بردەوە نێو ئەو زیندانە لای ئەو هاوڕێیانەی کە لەگەڵم بوون، ئەو کوردانەی کە بەیەکەوە گیرا بووین. بێگومان من ماڵەوەیم لەوان خواست بوو، بەڵام هەر کە دەرگا کرایەوە و گەڕامەوە نێویان، خۆشیەکی زۆر گەڕایەوە نێودڵی هەمویان، وەک ئەوەی کەسێک لە نێو ئەوان چوو بێتە نێو مردن و گەڕابێتەوە. چۆن ئەمە ڕوویدا؟ ئێمە نزیکەی مانگ و نیوێک لە زیندانی باب داماینەوە، واتە لە 21 مانگی 5 تاوەکو 14 مانگی 7 لەو زیندانە داماینەوە. شەوی 14 حوتی 2015 شەوێک بوو وەک هەموو شەوانی دیکە کە لە زیندانی باب بەسەرمان دەبرد. کاژێر نزیکەی 2 شەو دەبوو، دەنگێکی زۆر بەهێز هات، تێگەیشتین کە ساڕوخێکیان بەسەر زیندانەکەدا بەردایەوە. بێگومان ئەو کاریگەریە نەدەگەیشتە ئێمە، چونکە ئێمە 2/9 لە ژێر زەویدا بووین. زانیمان کە زیندانەکە ڕووخا و دەلاقەیەکی بچووک بنمیشی ئەو زیندانەی ئێمە تێدا بووین هەبوو بۆ هاواکێشی و ئۆکسیژین. بینیمان ئاگری تێدا هاتە ژوورەوە. لەو کاتە زانیمان کە ئامانجەکە بیناکەی ئێمە بووە، بەڵام ئەوە باش بوو کە 2/9 لە ژێر زەویدا بووین و هیچ زیانێکمان پێنەگەیشت. ئاڵۆزیەکی زۆر لە نێو زیندان پەیدا بوو، دەنگی زیندانەکان بەرز بوویەوە. چەند زیندانیەک لە ژووری تاکە کەسیدا بوون هاواریان دەکرد، دەنگی تەکبیری چەکدارانی داعش دەهات، بە دەنگێکی زۆر بەرز هاواریان دەکرد ئەڵڵاه ئەکبەر. دوای 7-8 کاژێر واتە بووە ڕۆژی 15 حوتی 2015 بینیمان هاتن و یەک جلی پرتەقاڵیان کردە بەرمان و دوای نیو کاژێر لە ئاژوشتنی ئۆتۆمبیل ئێمە نزیکەی 90 زیندانی بووین. زانیمان ئێمەیان لە زیندانی باب بەرەو زیندانی منبج بردین، شاری منبیج، شارۆچکەیەکە سەر بە شاری حەلەب کە لە ژێر دەستی چەکدارانی داعشدا بوو. ئێمەیان بردە ژوورەوە، خستنیانە نەهۆمێکەوە لەوێ هۆڵێک کە 10 مەتر بە 10 مەتر بوو، گەورە بوو، ئێمەش زۆر بووین، هاویم بۆ زۆر گەرم بوو. لەو هۆڵەدا بووین. ئەو هۆڵە دەلاقەیەکی هەبوو، زۆر بچووک بوو، دەمانتوانی ئاسمان ببینین. تیشی خۆر لەوێوە نەدەهاتە ژوورەوە، بەڵام دەمانزانی ئاسمانە و لێمانەوە دیارە. دەمانزانی کە لەسەر زەوین، لە ژێر زەمیندا نین. لە کاتی دەستگیرکردنەوەی
دوای 230 ڕۆژ منیان بردە منبیج، واتە دوای 230 ڕۆژ کە من لە زیندانی تەبقا، ڕەقا، باب و شەدادیە و تەلحەمیز بەسەرم برد، منیان بردە زیندانی منبیج. 2 مانگ لە زیندانی منبیج ماینەوە. هەستم بەوە کرد کاتێک چەکدارانی داعش دەهاتن و لە کەسێکیان دەپرسی لەکوێ دەستگیرکرای، هۆکاری گرتنەکە چییە و خەڵکی کوێی، نەمان دەتوانی بە کۆبانێ بڵین کۆبانێ، دەبوو بڵین یان عین العەرەب یان عین الئیسلام. ئەگەر کەسێک بە عین العەرەب یان عین الئیسلام گوتبای کۆبانێ لێدانی دەخوارد و ئەشکەنجیان دەدا کە بۆچی وا دەڵێ. فنحن نرابط على ثغور عين الإسلام ونقاتل حزب البيكيكي المرتدين، ونقاتل أيضا الجيش الحر المرتدين، وأوجه رسالة وأخص بها حول التحالف الصليبي الذي شن آلاف الغارات في عين الإسلام. ومن أجل ماذا؟ من أجل حزب شيوعي، ونحن نقتل هذا الحزب الشيوعي الذي يرفض دين الله سبحانه وتعالى وشرع الله سبحانه وتعالى. والله نحن نقاتلهم ونرابط الآن في ثغور في عين الإسلام. ڕۆژێک لەو ڕۆژانەی زیندانی منبیج ڕۆژێک دەرگاکرایەوە و 13 زیندانیان هێنان. ئاشکرا بوو کە ئەوان کوردانی یەمەن لە گوندەکانی دەوروبەری باب. لە زیندان زانیمان کە شارۆچکەی باب سەر بە شاری حەلەبە و گوندەکانی دەوروبەریشی هەمویان کوردن. بێگومان ئەو گوندانەش لە ژێر کۆنتڕۆڵی داعشدا بوون. داعش ئەوانی هێنان و گوتی ئێوە یەخسیرن و پەیوەندیتان لەگەڵ پەکەکەدا هەیە، ئێمە دەتانگۆڕینەوە. بێگومان ئەو 13 کەسە لەکوێ گیرابوون؟ لە نوێژی جەژن لە مزگەوت گیرابوون. شتێکی دی کە لە زیندانی منبیج بینیم ئەوە بوو کە دەبوو بە ناچاری بە ڕۆژوو بین. هەر کەسێک بە ڕۆژوو نەدەبوو دەهاتن بەدار جەڵدیان لێدەدا. ئێمە لە زیندانی منبیج بە ناوکە زەیتون و گێڵاس ملوانکەمان دروست دەکرد. ئەوانەی بە پێشەوە ئۆتۆمبیلەوە دەکرێن دەمانگوت با ملوانکەیەک دروست بکەم، ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئازاد بووم لە نێو ئۆتۆمبیلەکەم هەڵی دەواسم. ماوەیەکی درێژم لەوێ بەسەر برد. 60 ڕۆژ بوو لە نێو کوردانی کۆبانێ و قامشلە و ئەفرین. 17 مانگی نۆ بوو لە زیندانی منبیج بووین. ڕۆژێک بوو وەک ڕۆژانی دیکە کە لە زیندان بەسەرمان دەبرد. بەیانیز و زیندانیەکی داعش هات، دەرگای زیندانی کردەوە. بانگی ناوی من و 7 کەسی دیکەی کرد. ئەوان شەڕوانی یەپەگە بوون. بێگومان چاویان بەستین و دەستەکانمانیان کەلەپچە کرد، قاچەکانیان کەلەپچە کردین. ئێمەیان خستەوانێکەوە، هەمویان خستینە پاڵ یەکدیەوە و ئێمەیان بەرەو شوێنێک برد. ئێمەیان لە زیندانی منبیجەوە بردە چەندین زیندانی دیکە. بەڕیزبەندی ئێمەیان هێنایە زیندانی تەبقا، زیندانی ڕەقە و هێنایە پارێزگای حەسەکە. ئێمەیان زیندان بە زیندان دەهێنا. 21 مانگی نۆ بوو ئێمە لە زیندانێکی باشووری قامشلۆ لەو ناوچانەی لەژێر کۆنتڕۆلی ئەواندایە، لە باشووری قامشلۆ بە دووری 60-70 کیلۆمەتر سەر بە پارێزگای حەسەکە. لە یەکێک لە زیندانەکانی ئەوان بەیانی زوو بوو، کاژێر 6 بوو. چەکدارێکی داعش هات، پەنجەرەی کردەوە و بانگی کردین. ئێمە 8 دیل بووین، 8 یەخسیر بووین. 4 کەسمان لە ژوورێکی و 4 دیکەش لە ژوورێکی دیکە. بانگیان کردین، وتیان کوانێن زیندانیە کوردەکان، با هەستن. هاتینە دەرەوە، چاوە دەستیان بەستین. گەیشتینە کەسێک لە عەشیرەتە عەرەبەکان کە نێوبژیکەر بوو. دەست پێشخەریان کرد بۆ تەواوکردنی پرۆسەی یاڵوگۆڕ. ئاڵوگۆڕ کراین بێ کێشە. هاتینە لای کورد. بینیمان هێزەکانی یەپەگە و یەپەژە لە پێشوازیماندان. پێشوازیان لێکردین. گەیشتینە ئەوان. دوای ماوەیەکی درێژ گەیشت بووە 280 ڕۆژ. هەستی ئازادکردنم وەکو ئەوە بوو کە یەکەم ڕۆژ دەستگیر کرام، چونکە نەمدەزانی ئەمە ڕاستیە یان نە. لە زیندان هەمیشە دەمانگوت کە هیوایەک هەیە بۆ ئازادبوونمان، بەڵام هیواکە بچووکە. بەڵام ئێمە چۆن ئازاد دەبین؟ چۆن دیلەکان ناڵوگۆڕ دەکرێن؟ چۆن ڕێک دەکەوین؟ ئەسڵەن ئەمە بۆ ئێمە وەک خەونێک بوو. لەو ڕۆژەوە تاوەکو ئەمڕۆ کە ژیان یاسایی خۆم دەژیم. شتێکی زۆر سەیر بوو بۆ من. هەرگیز باوەڕ ناکەم لەو کابوسا ڕزگارم بوو بێت، لەو کارە ساتە.
من پێم وابوو 100% دڵخۆش دەبم ئەگەر ئازاد ببم، بەڵام تاوەکو ئێستا سەدادەی ئەو خۆشیەشم نەکردووە، چونکە هاوڕێی زۆرم لە زیندانەکاندان و هاوڕێی خۆم بە تایبەت هاوڕێکەم فەرهاد لەگەڵ مندا ئازاد نەکرا.